پیرۆزەکەم هەموو ڕۆژێ هەموو جمعە شەڕەکی دەکەی ئەوە خۆشە. والله بالله كما أمن نو دفتر رويشيا أو هناني بتقنو رويشيا نو دفتر بس بقرآن حق مستحق معنا أما خطاي خو معنا والله هولير حكومة قوتي جنكاش كاتل ساعة معرض كان كدو ودنا ما من السفر بقرآن وابو لو وابو جاری وهەیە سیارەی دەکڕم بە 5 دەفتەر و 6 دەفتەر لەسەر 10,000 چاچی لەوانەیە ڕێک نەکەون. بخواي استني استا براسي قيب برايني ما لو زلفي بخوا تابو جيرا 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 لو دبر 6 كعمر ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە پێشانگای ئۆتۆمبیلین لە قەزای خەبات دەمانەوێت بزانین بازاڕی ئەو پێشانگایە چۆنە دەمانەوێت بزانین چ ئۆتۆمبیلێک زیاتر کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و دەمانەوێت بزانین ئایا بازاڕی ئۆنلاین کاریگەری لەسەر پێشانگاکان هەیە یان نا لەگەڵ ماڵ. والله بازار باش نيو دفروش والله اخلي هيز محافظه تشينيه الى اريا هولير نيه هولير والله هولير حكومة قوتي جنكاش كاتل ساعة معرض كان كدو ودنا ما من السفر بقرآن وابو لو وابو او هاب جلبه ام تسب جلبه ويدري مخه لا ساعة معرض كان بيمنتهم ما نابيكم قلت جنكان قلت والله نابي بسي معرضي اما تراش كان والله بالرياضة باش خوزي مستعرب قد أري والله پیرۆزەکەم هەموو ڕۆژێ هەموو جمعە شەڕەکی دەکەی ئەوە خۆشە ئەرێ لە بازارش بە قورئان باشە باش لە قەدەر ئەو نەبوونەی باشە ئەوە وڵا ناسا معرەزم پێشتری چینەوە بنیاکەشی خۆمان والله باشە چعبمانیام هەموو ئێرە مەتقەچ عشایرە پارەی مزەوەر و شوالە لێرە نییە هەموو یەکدی دەناسی والله أو من ديتو داش بي همش شك دبي أو دنيا كاكا أو هم دبي هم يقدر ناس يعني كذب سن عدي كوفر قناع بزر نابي مسمى قتش مزور ما توتوزل سام دناسي أمن أتو دناسم أو تستنابي هوليرنيا أشي هولير بعرة أخش باسيوي بك كيك سيارة شيء ذكري تسندي ذات صاحب مع رزيع بالقرآن لا بيستفيز هزار يام بيستزار أجر ربي سر ما أخوه أو هاي إيه أو هاي ياخذ عندك يرسل معرض ياخذ المعرض وكرتيان قوتيا لا بسبينزا باري سايتي او بتن هيك 5000 دنيا 10000 اري والله اقرب ده ها تخوا هاي براسي او غير او برا كاميرا او كاميرا صاركم يدفروشم او بقرعان قوتي سارك بس الورقه ده بيز مقدمه ما جدوا والله شاش ورقه ده الكشف كله ده وقرعان ما جاب سبيس زي تبعيد ده كله ما جبتوا ها اخوات ابو جيرا 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 لو دبر 6 كعمر عالمي اخوات جيرا اري والله داري بس نيا والله تسلم هذا والله كيف يقول والله برا كيف يدوم تخوا كيف قلت ما نام بس ذاتي ام نبزاني بس ادي فروش بيز ذاك يبرم قلت كل والله ده فيديو هم ولده له توب زاوي والله داعي سماع ما بيانو باركين كوش هنا اري والله برا بيرجن من هم جمعه شرمانه والله أول شيء تأخذ بكل باكل عرسة بايتأخذ والله بايتأخذ قلم بي مكورة زان ولا قباد بي أمن قدك ولا من نايم أمن دور ما ربنا هوليريا هوليرني ما بس لما يرجع ما أختكم ما ربنا وتسمع هوليريا كنا خلشي قضايا خبات كنا باشنا عبيانية حالا ما أري والله فقري والله أم كسب أم كسر شيء درهم هم اليوم قبور ذاك لا بياض خوش هم أمين خوش ده والله كاس قصوري لو منك كديه أري بقرعة أنا سأخوا أقول سرسام بازار جاری وهەیە باشە جاری وهەیە خراپە بەڵام بە عام لەو ماوەی بازار قسە ڕووی لە کزی کردی بەڕاستی تەماشا دەکەین قەڵەباڵغە زۆر ینی بازار بەڵێ قەڵەباڵغە لەبەر ئەوەی ڕۆژی جومعانان معرەزەکانی هەولێر و ئاکرێ و ئەو جیانە قەپات کراینە خەڵک زۆر ڕوو لێرە دەکات ئەگەر شتێکیان بەدڵبی سوودیان تێدابی لە خوان دەکڕنەگەرنە ئەوە بەس بە قەڵەباڵغی دەمێنێتەوە هیچی دیکەنە معرەزی ئەوە صاحب معرەزەکە معرەزەکە و خاوەن بینایە و معرەزی هەیە ئەوەی دیکەش شەرتی پێ دەگرێت کڕیار و فرۆشیار مەسەرەن دەکڕێت و دەفرۆشتەوە ئەگەر قازانجی تێدا بیتن لە خۆی سارەکی دەکڕێتن
شتێکی لێ خێر بکاتەوە بژێ ژیانی خۆی پێ دابین دەکات و دەفرۆشتەوە نەخێر ئەوانەی بە ئۆنلاینیشی شێ دەکەن هەر هەمان ئەو چەرچیانە کە لە مەعرەزیش دەکەن چونکی هەر هەموو تۆڕی کۆمەڵاتیان هەیە ماشەڵڵا هەموو لە تیکتۆکە لە فەیسبووکە لە ئینستاگرام هەر شتێک بیتن ئەوان موبایلی خۆیان هەیە و ئەو سارەی کە دەیانوێت ڕسمەکەی دادەنی دەیفرۆشن سەرچی دەستیان بەسەر ئۆنلاینیشدا هەموو چەرچی دەستی بەسەر شتێکی داگرتی ئارێوەڵا وڵا لەبەر ئەوەی منتیقێکی فەلاحیە زۆربەی پیکەپ و هەروە سارەی کەم مەسرە بۆ نمونە ئۆپترایە سنترایە یاخود بیکاشوە ئەوانە عقدی مەعرەز چەندە لێرە وڵا حکومەت عقدێکی دیاری نەکردێ کە برێ دەبی لە ئەوەندەی زیاتر وەرنەگری لێرە وەکو هەولێر نییە کە مەسەرەن عقد $100 $200 بی ئێرە زۆری لەوانە 30,000 35,000 هەر ئەوەندە بە زۆری 20,000 25,000 وەردەگرن جاری وا هەیە سارای دەکڕم بە 5 دەفتەر و 6 دەفتەر لەسەر 10,000 چاچی لەوانەیە ڕێک نەکەون یعنی شتێکی زۆر کەم بەس وایە چێ عقدەکەم داتن ئەوەی دیکە پارەی چاچی دەداتن خۆدە باز جمعاوە قەلەباڵغا ئالەم بێ ئیشەرێتن لەخوا کاتەکە بنەبوونی لێرە کووە چەند زۆر کڕیار و فرۆشیارێ نازان باع و شاری وانە چیەکە باشاری هەیە بەس بازار نییە باع شاری چۆنە یانە لە مەعرەز ساری دەکرێتەوە وڵی هەرکەوتە دەگەڕێ دەستوڕێ لە خوب قازان دەچیدی بە قازان ئەرێ وڵا وەرەقێکی خێر بکە دەفرۆشتەوە خەلکیش هەیە ئاسایی دێ ساری دەکرێت لۆ قازان زیینە هەیە دێت لۆمانە خۆ سارێکی دەکرێت و دەڕوە وڵا بۆ عشارینە لێرە کردنە فرۆتن چیەکە خەلکی تێ بگەێنێ چارچینە کردنە فرۆتونە ئەوەیە قازانجی لێ بکاتە فرۆش بە قورآن قازانجی فول المعرزە ئەوی بێژ نییە و بازار نییە و بەخۆی ڕاست ناڵێت ساری چەندی لێ قازان بە قورآن سیارە هە 5 وەرەقا و 4 وەرەقا و هەیە 7 وەرەقا و 6 وەرەقا و 2 وەرەقا و زەرەرە و قازانجە ئەوەیە لێرە فێلکردن هەیە مەسەڵەن ئەرێ بخۆدێ ناو معرەز هەست بوو دەبێژم برا فێل بەردەوامە ئەرێ وەڵا فێلی کویان بە قورآن تو دەبێژەم بوومیەکەی بکڕە بسورمانێک دێ $100 دەدەمەستون پێلەکە 5 وەرەقام زێدە بدەمەتە بۆ $100 خوا مشکلە هەیە ساری فرۆشتری بەعیب و کابرا نەزانی نانە فەحس هەیە ئەوە فەحسیایە لە فەحەزە مشت دیار دەکرێت حەمەتش دیار دەکەوێت مۆزوعی بڕاوە شتانە وڵا بڕەوە سینەعە هەیە فەحسی هەیە سینەعی لۆ خو فەحس دەکەێت تۆوە کاکە وڵا برا معرەز عیبی نییە بەس هەندە کەس دێ یعنی وەی لە معرەزی کردیە بەخوای معرەزە بەدلی بکەوی ئەکەنا معرەز عیبی نییە ئەرێ وڵا ئەو معرەز هەولێرە یعنی دێ عەقدی دەکەی بە 20,000 لاو 20,000 چی هەولێرە لاو وەرەقەکە لێرە 20,000 دەی ئایا ناداتن بەخوای بڕۆ 4 مانگە پارە عەقدی نەدایە 20,000 پێ ناتانی بداتن هەیە دزی دەکاتن دەچینەوە سەری ئەوش دەکات پارە خواردنەوە هیچ لەگەڵ ئیزانی بەحسی نەکا کابرا ئەوەلی دێتن قات و ڕیباتەکی لەبەرە ئەوەلی شقەکی لە خۆ پێیا دەکە پێشە سارەیەکەم نییە زویزی ئێستا موعیدی ناتێ ڕقسەکە دەداتەوە لە وەختەکی دەلێ وڵا 50 دەفتەر ڕۆی هیچەیە ئازە بابەزای زووی بگاتێ ئەوی نیوانی وەلیگرتەوە خێرەی لەسەرا ئەوی نیوانیشی وەلەگرتەوە ڕۆی یەک لەوان ئەم شخص خۆم ئەو کاک ئیبراهیم سیارەکەم بە قەردا ناوی شخصەکەی ناینم هاتە کنم گوتی کاکە ئەو سیوەرەقەم لۆتی نایە وەلگرەوە کورە گوتم بڕۆ کاکەم پارێ خۆم کامل دێت و سیوەرەقەم لۆ چییە کورە گوتی دەڵێم وەلگرە ڕۆیشتێ کابرا 100 دەفتەر قەردار بیتەوە بەخوای ئەرباز و خوددا خێری سیوەرەقەکەم وەلگرتەوە ئەوێ دیش ینی ئەو 10 ساڵە ڕۆیشتێک چەند ڕۆژەوی دەفتەرەك و 2 وەرەقە سیموەل گرتەوە 80 وەرەقاتە ئێستاش دەگە دابی دەڕوە کابرا چتە من ڕەشمالێ شەم چیلەکەم 100 دەفتەریش قەردارە هی کاک موسای 6 دەفتەر بوو ئەز پیش ناکەنەوەکەم یعنی پارێکی زۆر زۆری خۆ لێرە پارەتان دەخورێ کووە یانە جارێک کاکە تو دەبینی برادەرە ناسیارە سیقەیە دوێتن لۆ سیارەی دەلێ کاکە سیارەکەم بە قەردەوێت لۆ 4 مانگ 5 مانجی کابرا هیچ عیبی نییە لێرە چا سیارەشی هەیە وەختێکی ئەوها دەکەی کابرا دەرێ وەڵا تەقیەوە نە سیارەما نەوەما دەڕواتن تەقینەوە چیە زۆر کەس لە پڕ دەرن تەقیەوە تەقیەوە یعنی ئیفرازەتینا تەقینەوەکەەوە مۆزە ئیفراز دەینی و یەک دیناری نامینێ و لە مەعرەسیەکانیش نییە جارێک دوجا ئاقڵ نامێنێت واللهی بالله کەمە ئەمە 9 دەفتەرم ڕۆیشتیە ئەوها نانی بە تەقینەوە ڕۆیشتیە 9 دەفتەر بەس بە قورحان حەق و مستحقمانە ئەمە خەتای خۆمانە بەڕاستی هەمومان مستحقمانە ئەوجا هەیە بە 50 دەفتەر بە 6 دەفتەر ئەلێ لە معرەزێمە ئێرە بەنیوانی مەمنونی پارە خۆمانە نایەتەوە بەخوای نایەتەوە هیچ نایەتەوە نیوانی مەمنونی پارە خۆتە نیوانی بێت و نایەتەوە ئەگەر ئەوەلی ڕازیبی ئەو باشە ئەگەر رازی نەبی بەخوای نیوەکەش دەڕواتن دەوی گەردەنی لێ ئازاک ئەگەیەکی دی هەبی بلێ کە سیارەکەم دێ بە قەس دەدەێت ئەی کاکە کابرا دێتن قات و ڕیباتەکی لەبەرە شخصیات بەخوای ئێستا نیە ئێستا براسی قەی بە برای نمایە لەو زولفەی بەخوای سقە نمایە
ئەم 20 ساڵە لەگە ئەوەی لە نامعرەزێمە ئەو برادەرەی ئێستا بیلێ مەسیارەکەم بەقەت بدێ دەلێ وەڵی نیتم ئەو هیچی سیقەی نییە بمداتێ یعنی یەک خەلەلی لە من نەدیتیە 20 ساڵیشە سیقە نەمایە ینی تەواو خەلکە یەک لێرە یەک لێرە یەک لێرە پێشتر بە سارت بە قس دەدا ئێستا ڕاتگرتیە بە قس ناکە. بەڵێ ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵڵا ئەرێ وەڵە بەدایان سیارم بە قستەدا وەڵی ئێستا کە قست نەما وەڵی قلقلا قستی مانگانە باشە قلقلا یعنی ئەگەر ناوشی پێشان نمایە قستی مدەی دەڕوا پێشان ڕۆیشتە لەعانەکە کەس سیقەی بە کەس نمایە بەڕاستی. ئەوە زۆربەی سبوغی ئەمریکیە و عێراقیە و معجونە و زۆ ئەو شتانە سار دەکوتە و بەخوای زۆربی بە چاوە بە چاو ئەغلبەت معجونی دەردەینی سبوغ ستۆری و تانکاتی و دەردەینی بەس ئەوەندەیە هەکارگرتی دوونەوەی هەکەر ئێستا پارچێک بگۆڕی ڕژبی سبۆ بکای دەگری هەکەر ویلادیش هەردەگری بە سبوغش ئەنی قیاسیە ڕقەمیەیە زۆرتر دەچێشی مەسەلەن پارچە ڕەشەکە سبۆ بگری زیاتر دەچێشی هەکەر بیلادیش بیوە چی خودێشی بیلادی بەچی هەبێت و ڕاستە و خۆ بە هەردوو لایەن طبعا دەبێت عدالەت و هەردوو لایکی چووکە کابرا سەزمی وری دەکڕی وەڵا هەدرێن بازار باش و چ بازار باش نییە بازار سفرە ئەو 2 ساعتە زیاتر لێرەمە کەس نارێ مار دەشێن دەرێ مشتری دێتە سەرێ مشتێکە ئەوەیە سنترا ئێستا ئەمریکی پیا بووە خەرجی پیا بووە نزانم سینی پیا بووە سینی ئەو سینە تێشیدایە ئەرێ بەخۆی خراپە ئێستا وەڵا بازارەکە خراپە کا بازار نییە کاوە ئێستا باشارینەکە مشتری هەنیە شارەکان زۆرترن لە مشتری ئەرێ وەڵی ئەوەندە سەرچی لەو معرەزەیە باشاری و معرەزەیە بەخوای مشتری و معرەزەی نییە ئێستا مەسارەی دەکرین پێشان دەکرین لەوانێ لە بۆ 2 وەرەقە 3 وەرەقەیبی ئەمە مەغریبێ دەبینین سبەینی هەڵدەستینەوە شریکە 2 وەرەقەی دابەزاندیە لەو بینە چێ زەرەرە ئەمە زەرەری لەو بینەم لە بۆ 2 وەرەقەم کڕیە شریکە 2 وەرەقەی نایتە خوارێ بە نسبەت ئەوێم دەرەقەتی شریکەی ناینەمە مە لەوانە 1-2 سارەی بکرین و بفرۆشین شریکە 150 قلیە بە 150 قلبینتە خوارێ ئەمە بازارە دەرەقەتی شریکەی وەکو پێویست لەو بینەی ئەمە خسارەرمەندین لەو بینەی هەڵدەستیەوە ئەو شەوێ مەغریبێ دەنووی سبەینی هەڵدەستیەوە شریکە 20 وەرەقە 25 وەرەقەی دابەزاندیە ئەم عالە سەز لە 26 وەرەقەم کە ئێستا 16 زەرەرە ئێستا زۆر کەس بە ئۆنلاین سارەی دەکرد و دەفرۆشەوە کاریگەری هەیە لەسەر بازار ڕاستە کاریگەری هەیە باشە ئەو ئۆنلاینەگە لە باشە ئێستا کابرا ئەو سارەی دادەنێتن لە معرەزێ لەوانەیە ڕۆژێ 5 نەفەر سەردانی بکە تەماشای بکە لەو ئۆنلاینەی ڕقم تەلەفۆنێکی دانەیە بڵاو دەکرێتەوە ڕۆژێ 50 نەفەر تەماشا دەکە 50 نەفەر تەماشا دەکە کابرا عاقلی دەگریت و بە ڕێگای تەلەفۆن و قسەکردن و لەگەیەک دی قسان دەکەن و عیبی نییە بەڕاستی وەڵاتمە جێ بام بگرم لەگە بام ساری دەفرۆشم و دەکڕم و خاوین دەکەم وانە دەکەم سعری سارەکان دەزانی بەڵێ ناویانی ژەمو دەزانی بەڵێ زیاتر مەراقت ئەمن وەلای بام مەراقت ساری بێ مژەکە بابمە سارە نمونە سار بیکاشێ شۆفەرێتەوانەیە ئەو شۆفەرێتەیە 6 وەرەقە ئەوەندەی بەڵێ و فێرە سعیرەکانی بوو وەڵام لەگە بابم هاتم فێر بوو باشە بازار وەلای خراپە وەلای بازار نییە ئارێ وەڵا وەڵە بازار نییە کاکە ڕاوەستایە دەبینن قەڵەباڵغێکی زۆر وەڵە قەلەباڵغی کەس نەدەکڕی نەدەفرۆش ئێستا لە هەولێر معرەز نییە خەڵک هەموو دێنێرە لە هەولێریش دێنێرە جمعانان لە هەولێری نییە لێرە هەیە خەڵکێکی زۆر دەورە لێت دەبەست بازارەکە نییە بەقس سارەی دەدەن بەقس دەدەین ئەرێ وڵە دەدەین ئەگە مەزبوط بی مسۆکەری پارە هەیە پارەی ناداتەوە بلێ و بلێ پارەما خورایە ئارێ وەڵە بازار چ ئۆتۆمبیلێک بازاری باشە وەڵە بەس ئۆپترا ئالنترا ئەوانە دەفرشتی دەفتەر بای بازاری چ عیبی نییە و 2 دەفتەر و سەرەوەش بازاری نییە ڕاوەستایە وەڵاهی ئەمن نەکریارم نەفرۆشە لەگە برادەرێکی هات بوو سەردانی ئەو معرەزەمان کردووی خەبات کووە وەڵاهی قەرەباڵغێکی باشە و جەنازم بجێرە عەقد و ئەو شتانە بزانە قەڵەباڵغە بەس بازار نییە وەڵاهی خەڵکێکە لەوانەیە جمعابی بێ ئیشبی لە ماڵێ زیاتر جمعان عادەتەن خەڵک لە ماڵەوەیە ئیدی هەیە لەگەر برادەر هەیە کریارە هەیە فرۆشیارە خەڵک دەڵێن زۆری بە ئۆنلاین سارەی دەکڕی دەفرۆشیەوە دەبی کاریگەر هەیەبی لە سەماعرەزان طبعا یعنی ئۆنلاین ئێستا بوویتە شتێک یعنی لە هەموو دنیا مەسەلەن مزایدە دەکرێت
مزایدە لەوانەیە کابرا لە ئەمریکای ئەلێرە بە مۆبایل خۆی بە ئۆنلاین دەکری و هیچ ئەشکالی نییە ئارێوەڵ سیارێک زیاتر لێرە باوە خەڵک دەکڕن دەفرۆشن بە قورعان سیارە عامەتن سیارە هەموو سیارە بە زیاتر یابانی و ئەمریکی یعنی یابانی و ئەمریکی زیاتر لێرانە مەرغوبە و ڕوغبەتی لەسرە مام سەدیقە تۆ چەند ساڵە ویشەی دەکەیت پێشەچی بەخێر بێن تقریبان زیاتر لە 30 قسوور ساڵە ناو بازاڕیمە ویشەی دەکەم بەڵام ئێستا کە حالیان بازارێکی خراپە لەبەر هاوردەکردنی سیارە زیاتر لە سین و لە ئەوروپا و لە دەرێ و لە ئەمریکا و لە هەموو لایەک سیارە دێتن کوردستانیش دەرکەی کرایتەوە لەوە هەموو لایەکی ڕێگاوبان نامینێ سیارەی پێدا بچیتن یعنی ئێستا کە لە خۆت حەز ناکەی بچێ شارەکان بچێ هەولێرێ کە دەچێ هەولێرە لەوانە حەز بکەی سواری تەکسێکی سیارێکی خۆت لە ماڵە خزمەتی بەجێر یعنی خەڵک بەڕاستی بێزارە لە سیارە زۆری و لە کێشەکانی ئەو سەردەمەی بێتاقەتین لەو بازارش بازاریش سفرە دەکەن هاوردەکردنی سیاردە ڕاوا دەکەین هاوردەکردن ئەسڵەن هەر فترەی هەر نێتن باشە ئەگە بکرێ فترێک نێتن باشە ینی فترە با هاوردە بکرێ و ڕاگیرێ ینی تۆمەشاکە فەرمو بازارە چوش خەبات تقریبا 12 معرەزمانەیە فەرمەوە هەموو سیارەی سیرکە لە بە زۆری سیارەی چاوەڕێی ئەوە نیمە قەت بازار باش بیتەوە ئیلا ئەگەر دەزانین بە شێوەکی سیارە گرامبی لە شەریکاتەکان کە سیارە گرام بوو بازار دەبتو ئەگە ناوەڵڵە بازار ناتوە لە پێشنگای ئۆتۆمبیل لە قەزای خەبات لێرە قڕولیتەیەکی یەکجار زۆرە ئەوان داواکارن کە حکوومەت یاریمی کوردستان بۆیان کۆنکریت کە داوا لە قایمقامی قەزای خەبات دەکەین بۆیان چاکە چونکە لە وەرزی زستان قڕولیتەیەکی یەکجار زۆر کۆ دەبێتەوە ئێوە داواکاریتان چییە؟ وەڵامە داواکاریمان لە قەزای خەبات ئەوەیە تەماشای شارعەکانمان بکەین معرەزەکان کابزانین کونە ئەو قڕەوە جستانان زارێ سیارە هەلێ دەرناچیدەوە لە قایمقامی هەیە لە شارەوانی هەیە لە کاربەدەستەکانی خەبات هەیە عیلاجێکمان لەو شارعانە بکەن ئەو معرەزانە وەختی خەرکێ دەرەوەی دێ معرەزەکانی دیکەن یا مەسەر لە هەولێر دێن لە ئاکرێ دێن لە دهۆکی دێن ئەمە شەرمی لە خۆ دەکەینەوە قەزای خەبات لەبە معرەزەکانمان کارن لۆتان کۆنکریت داواکاری نەرێ و لە شارعەکانمان لۆ چاکەن و ڕەفیسمان لۆ دانین و کارەمان لۆ بکێشن وەکی فقیر نینە ئینشاءالله حکومەت ماریشەلا الحەمدولله دەوڵەمەندە کە ئەو دوشە ماڵۆ چاکمەژێکی ئەو عالەمەی بڕێکوەکی گوت جوانێکی بەو شارەیەوە ببینە قەزای خەبات بەڵێ بینێرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان پێشنگای ئۆتۆمبیل بوو لە قەزای خەبات بازارەکە زۆر قەڵەباڵغە بەڵام دەڵێن کڕیارمانیە و بازار زۆر خراپە لێرە دەڵێن هێندەی چەرچی لێە هێندە کڕیاری لێ نییە زۆر سوپاس کە لەگەڵ ماڵ